بیسەران و بینەرانی بەرنامەی پەیامی تۆ لە هەر جێگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئەمەتان ئاراستە بێت. خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شەشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خوای گەورەوپا شەناوکارانم بووین و میۆنی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەم ڕۆژ هاتوونتە نێو تاسڵوجە. دەمانەوێت لەگەڵ هاوڵاتیانی تاسڵوجەدا گفتوگۆ بکەین دەربارەی ئەو بابەتەی کە دەیخینە ڕوو. بابزانین ڕابۆچوونی ئەو بەڕێزانەی خەڵکی تاسڵوجە چییە سەبارەت بۆ بابەتە. دەمانەوێت بپرسین لە هاوڵاتیان تۆی بەڕێز تا چەند لە هەوڵەکانت ڕازیت، ئەو هۆڵانی کە لە ژیانت دەداوتن تا چەندە بەرهەمدار بوون، تا چەندە کەسێ بووی هەوڵەکانت مای خۆشحاڵی تۆ بوون و ئامانجێکی باشت بەدی هێناوە، و تا چەند هەوڵەکانت جێگەی نیگەرانی تۆ بووە و وەک کوردەواری دەڵێ ڕەنج بە خەسار بوویت، ڕەنجی بێبەرهەمت داوە. بابزانین سەبارەت بە هەوڵەکان و توانەکان هاوڵاتیان چۆنمانە دوێن. فەرمون. قوربان چۆنی؟ باشی؟ ئەحواڵە چۆنە؟ سپاس دەکەم. خەڵکی تاسڵوجەی؟ ناوەڵڵا خەڵکی تاسڵوجە نین. خەڵکی پیرەمەگرن. سەلامە. ویستم میسە بچم بۆ پیرەمەگرن بەڵام خوا دەکەن بە نسیب. ئینشەڵا دەینە خزمەتان. لە بەڕێستە پرسم تا چەند لە هەوڵەکانی خۆت ڕازیت، ئەو هۆڵانەی کە لە ژیانتا داوتە تا ئێستا تا چەند لە هەوڵەکانی خۆت ڕازیت؟ وەڵڵی بەڵام چی بەڵام لەم لە 80 لە 100 لە کەمتر بەخوا بەڵام ناتوانم. ئەو هۆڵانەی کە تۆ داوتن هەستە کردووە بەرهەمێکیان هەبووە، هەستە کردووە پێی هەوڵەکانی خۆت ژیانە خۆش بووە؟ وەڵڵاهی لە هیچ باشترە. لە هیچ باشترە. کاتۆ زۆر ڕازی نیت؟ وەڵڵاهی ناڵە ڕازیم لەخوا بەزیاوە ڕازیم. باشە. کەش و هەوا و جەو وای کردووە کە تۆ هەوڵەکانت بەرهەمێکی باشیان نەبێت، یاخود خۆت وەکو پێویست بەرهەم بووە نمونە جەنابەت هەوڵت داوە لەسەر ئەرکی سەرشانی خۆ و خێزان دروستکەیت، خان و دروستکەیت، ئۆتۆمبیل بکڕیت. وا بەزیاوێ هیچ کرێتیم و کرێکارم ڕۆژێک ئیشی هەبوو نانەخۆم، ڕۆژێک نەبوو ناناخۆم. خانوت نییە؟ نابەخوام کرێکی مەخانەکەی بە 200,000. لە هەوڵی خۆت ڕازی نیت؟ وەڵڵی بەو شێوەڵەم لەخوا بەزیاد بوو. چەند لە هەوڵەکانت ڕازیت؟ زۆر. هەوڵەکانی خۆت ئەڵێم، هەوڵەکانی هەوڵانەی کە داوتە لە ژیانتا وستوتە ئامانجەکەەوە بەتی بێنیت، تا چەند لە هەوڵەکان ڕازیت؟ لە هەوڵانی کە خۆم دام و بۆ ژیانی خۆم پێ ڕازیم. ئەی هیچ ئەنجامێکی باشت هەبووە، بەرهەمێکی باشە هەبووە بۆ جەناب بە هەوڵت داوە خانوویەکەت هەبێت، کرێچی دەبیت، ئۆتۆمبیلێکت هەبێت، ژیانێکی شایستە بۆ خۆت و ماڵ و ماڵ دابینکەی، هەستە کورە بەرهەمدار بووە؟ ئەلحەمدولیلا من وەکو خۆم وەکو گەنجێ لە 7 ساڵیمەوە هەوڵێکی زۆرم ماوە. ئەلحەمدولیلا بۆ ئەنجامەش گەیشتوم کە خۆم بیستومە بە زیادەوە نەک بەکەمەوە. نەموتوە ئەمە ناکرێەوە ناکرێت، هەزی شەقورسیش بووی خۆم تێگرتووە نەموتۆ ناکرێت، بە ئەنجامەکەشی گەیشتم ئەلحەمدولیلا. تا چەند بڕوابەخۆبوون لە وجودی دەیابوونی هەبووە؟ بڕوابەخۆبوون کۆڵنەدان. زۆر بڕوام بە ئیش هەیە، زۆر بڕوام بە خۆمە، بە زۆر کەس ویسیەتی بمترسێنێ لە ئیش و کەساوەت و شت لێی نەترساوم. ئەلحەمدولیلا سەرکەوتوش بوومە. باشە. زۆر کەس هەن گلەی ئەوواکەن لە ئێمە چەند ساڵە ڕەنجین هەوڵە دەین تێکۆشین بەڵام هیچمان دیارنی هەر ڕەنج بە خەسارین. ئایا ئەمە نسیبی کەسەکە خۆی هەروایە یان هەندێک جار کەسەکانش خۆیان تەمەڵن؟ من بۆ دوو بابەتێ ژێڕمەوە، هەندێکیان بڵێن هەیە بڵێن کەسابەت و ئیش ناکە ئەڵە هیچم دەست ناکە، ئیلا ئەوە نەبێ نایکەم. تۆ ئینسان توانێت چەند ڕێگایەک بگرێتە بەر. ئەم ڕێگایە ناو ڕێگایە سا من خۆم تەمەنم زۆر نییە، چەندەها ڕێگام تاقی کردوەوە. ئەلحەمدولیلا لەمایان سەرکەوتوونە من لە شتێکە سەرکەوتوم، لەیان سەرکەوتوم لە شتێکە سەرکەوتوو. ئینسان نابێ کۆڵ بدە. ئەلحەمدولیلا من تەمەنێکی کەم مێ و سوپاس بەخوا لە زۆر ئیشی خۆشمان سەرکەوتووم. کەسێکم بێسا لەوەیە بڵێم چەندەها کەس قەرزداری منە. دوپەیامە چییە؟ وڵات دوپەیامەوەیە ئیشەڵا ئاشتی و تەبایی لە ناومانە هەبێ و گەنجەکانش هەر نەڵێن ئەمە نا ئەو ئەوە ناو هەوڵ بدایێت لە میشەنە لە ئیشێکە لە میشەنە لە ئیشێکە ئینسان محاولە بکە هەموو کاتخوا بەنجامی خۆی گەێنێ. بەڕێزت ئەو تەمەنی کە تا ئێستا هێناوتە ئەو هەوڵانی کە داوتە تا چەند لە هەوڵەکانی خۆت ڕازی؟ لە هەوڵی خۆم زۆر ڕازیم، زۆر باشم. من نەمە عاشقۆری حکوومەتم بە ڕەنجەشانی خۆم کەسابەتەکەم بۆ خۆم کەسابەتەکەم، یعنی ماڵ و مناڵی خۆم ژیان و نەمێشت و ماڵ و مناڵم احتیاج بێت، ئێستا شکر احتیاج نەبوو. باشە لە خۆ پێغەمبەر بە زیاوێ
تا چەند لە ئیشەکانتا کە هەوڵە داوە بڕوا بەخۆبنت بەخۆت هەبووە کۆڵت نەیاوە شکر لەخوا و پێغەمبەر بە زیای بێ هەتا ئیستێش لە ئازال بڕوان بەخۆم هەیە زۆر بە چاکی هەچی ئیشم هەیە شکو سەرکەوتو بووە ئیشی خراپم نەکردووە لەخوا بە زیای بێ خوا بە زیای بێ باشە کەسانێک هەن ئەڵێن ئێمە هەج ئیشەگەین هەوڵ ئەدەین تێ ئەکۆشین ڕەنج بە خەسارین بەرهەمان نییە ئەوەی کە ئەمانەوەمان نایەتەدی ئایا ئەمە قسمەتی کەسەکە هەر ئەوەندەیە یاخود خۆشی تەمەڵە خوای گەورە هەر ئەوەی داوە بۆ زەلامە و لەوانەی خۆشی تەمەڵ بێت لەوانەیە خۆشی تەمەڵ بێت بەس خوای گەورە چی ڕزقێکی بات هەر ئەوەیە بخەوێ دانی ژێڕاکە خوای گەورە چی بۆ نارتەر ئەوەیە زیاتر نییە درۆیە من کەسابەتی خۆم تاقی کردوتەوە نیمە ڕواڵ سابێتم لەخە و ئەخوا ئەو ڕزقی هەر بۆ ناردووم هەر وەختێک هیوام بە خوای گەورە بوو بە خۆم هەبووە ئەوە تا هەرچیە بینی مەکتەبی تاوا گرۆ بخۆی بێ کرێکاریەکە هەرچی ئەوە تا تەلەبەی زانکۆیە تاوای گردووە ئیشەکە لەگەم منە کرێکاریەکە کەس نابێت چاوەڕێ حکومەتکەین وا مالیاتوە ئەمەمان بە هیچ حکومەت هەر نەماوە کابرا هەیە هیچ نییە هیچ عقلی هیچیشی نییە بڕۆ گەورەترین مەسەب و گەورەترین مەسئولێکیان داوت لە وڵاتەیە کابرا شەیە سێرەکەی پێ6 عەشادەی هەیە و وا لە برسان بێت ئەوە هەوڵی خۆم ماوە و خوێندنیشم بەسەر کردووی تەواو کردو و پێچێ دەرەجەشم لە زۆرێک باشتر و بەرزتریش بێ بەڵام خەڵکێکەیە لە خوار منەوە بوو تەعینش بوو من لە جێ خانومانەیە هەمووی بە هیلاکومان و شانباوی خۆمان دروستمان کردووە و کەس یارمەتی نەداوین و هەموو خەڵک بە شانی خۆی ڕاتەڕی جیفان خۆی ڕاتەڕێەوە و هەتا ئیساجە کەس یارمەتی کەسی نەداوە لە هەوڵەکانی خۆت ڕازیت وەڵی تر هەتا ئاوا بێ باشین لەبەر خراپترێنە وەڵا ڕازینیت باشە لە ژیان تا بڕوا بەخۆبوون و کۆڵەدان تیادا هەبووە وەڵا تەبعەنارە وەڵا بڕوان بەخۆم بووە و بە کۆڵنەدان بووە و ئیتر تەمەنێکمان تەواو کردووە و لەمە بووە بەرەو خراپی ڕووی ئینشەڵڵا تەمەن درێژ بیت و لەشە ساغ بێت بەڵام ئەزانی مرۆڤ ئەگەر کۆڵەدا زۆر جار بە ئامانجەکان یەگات وەڵی تر تەبعەن ڕاستە ئەرە وەڵا بەس کەسانێکیشمان هەنگ لێیەوەکەن لە بەختی خۆیان ئەڵێمە دەسەینە هەر کارێک بۆمان نایەتەدی بۆ نمونە ڕەنج بە خەسارین بەرهەمێکی وەمان نیە ئایا ئەمە تەمەڵی کەسەکانە یا خۆی هەر نسیبی هەر ئەوەیە ئەوە تەماڵی کەسەکانە ئەینا پیا ڕەنج باش شتێکی هەردەسەکەوێ بەدوای ڕاکە شتێک هەردەسەکەوێ کۆڵەدان مهمە زانی کۆڵنەدان مهمە بەڵێ ئەرە وەڵا باپیرەکە دوا پەیامت چیە بۆ خەڵک بۆی کە هەمیشە هەوڵ بدەن وەڵڵاهی من پەیامەوەی خەڵک کاسبی خۆی کا و چاوی لە حکومەتەوە نەبێ و چاوی لە حیزبەوە نەبێ و چاوی لە مەعاشەوە نەبێ و فەلاعەتی خۆی کا زەرعەتی خۆی بکە ئاژی باشی براکان ئەمەنێت چەنە تەمەنم 22 ساڵە ئەمە درێژ بیشەڵڵا باخ قوربانی چاوز تا چەند لە هەوڵەکانی خۆت ڕازیت لە ژیان تا ئەوەندەی کە فامە کردوتەوە ئەو هەوڵانەی کە ئیدەی تا چەند لە هەوڵی خۆ ڕازیەست دەکەیت لێبڕاوانە کارەکەیت لە هەر بوارێکا بێت خوێندن بێ کاسبی بێ کرێکاری بە هەر چێ بێ من کرێکارێکم شکر لێ ڕازم شکەم مەکتەب هیچ ئیسفادەی نیە لە وڵاتی ئێمە هیچ ئیسفادەی نیە چونکە ئەوە دامیر خوێندێتی تەلەبەی زانکۆیە لەگەم ناکرێکاریەکە دانامەزرێ چی بکە مەجبورە بێ لەگەم ناکرێکاری هەوڵەکانی خۆ ڕازیت ئاوەڵا لە هەوڵەکانی خۆم ڕازیم بەس کاگە هەوڵ چیەگە حکومەت یارمەدیە هەوڵی چی تۆ هەتا تا چەند بڕوا بەخۆبوون و کۆڵەدان لە وجودی دەیە هەیە لە وجودی تۆدا بڕوا بەخۆبوون کۆڵەدان ئامانجی سەرەکیتە ئامانجی سەرەکیمان ئێمە تازە هەر ئەوەیە بێ گەنجی وڵاتی ئەمە بەعام هەموویە بێ کرێکاریگە چکە ئێمە وا دروستگای چونکە ئەوە تا هەرچیە بینی مەکتەبی تاوا گرۆ بخۆی بێ کرێکاریگە هەرچی ئەوە تا تەلەبەی زانکۆیە تاوای گردووە ئیشەکە لەگەم منە کرێکاریەکە کەس نابێت چاوەڕێی حکومەتکەین وا مالیاتوە ئەمەمان بە هیچ حکومەت هەر نەماوە هەرچەنە بوارەکەی با سیاسی نیە بەس تۆ زانیت ینی ڕاستە وەکو دەوترێ ملیۆنێک و 400,000 خەڵک فەرمانبەرە بەڵام ئێمە 5 میلیۆن هەیە لە هەرێمی کوردستانە زیاتر لە 2 میلیۆنی خەڵک کار و کاسبی خۆیەکات و مەمنونی حکومەتی ژنیە و ژیانێکی خۆشتری بەسە بردووە ئەزانی ئەوانەی کە کاسبی حوڕەکەن زۆر ژێران خۆش لە کەلوانی موچەخۆرن من لەم عەمەلەی مەدۆی شەکەم ئەوەی کە کوردەکەی خۆمانیان ناوێ 1400 نەفریا لەم عەمەلە بڕۆ ناکەم 400 نەفەری کورد بێ هەمووی عەرەب و یەزیدی ئێ بۆ ئەی خەڵکەی خۆمان کەسانێکەن دایم گلەی و بۆڵەبۆڵیانە ئەڵێن دەسێنە هەر کارێک بۆمان نایەتەدی ئایا ئەمە کەسەکان خۆیان تەمەڵن یان بۆ نمونە ئەمە نسیبی کەسەکە هەر ئەوەندەیە من لەو وارا چی بێنە ئەمریکا گەنج بێت لەم سەر لەم زورۆفی ئێستا خەتای کەسی دییان خەتای حکوومەت زانی بۆ کابرا ئیشی کردووە زەلامە ناسم لە دوو ئەوەی من ئیشکار بۆ ئیشی کردوێستا ئیش نەماوە چی بکە ڕاکا بە ئیشاگەرە نییە کە ئیش نەبێت چی بکاتامەوە ئەوانەیە حکومەت دەبێت ئیشی بۆ بدۆتێتوانێت زانی هەوڵدان و کۆڵنەدان مرۆڤەگەنە بە ئامانچ ئەگەێنێ بامان ئێستا من لەو معاملە ئیشەکەم بەنمە واز بێنە بەیانی بچم حەزی کام شوێنەی زۆر مهمە بچم ئیش نییە ئەبێ حکومەت ئەم گەنجانە بگا سەر ئیشیە بەس بەخوا قەت حکومەت شتیوان ناگە
لەگە گەنج دوا پەیامت چییە بۆ هاوڵاتی بۆ گەنج بۆی کە هەمیشە هەوڵ بدات کۆڵەیە لا من دوا بەیان بۆ گەنجەوەیە بچێ ئیشێکی حۆرکە عیلاقی بە ئیشی حکومەتەوە نەبێت چونکە ئەوەی ئیشی حکومەت بێ فەشەل لێنێ حتا مردن حتا ئەم حکومەتە لەسەر ئەم وەزعیەتە بێ حتا مردن گەجە بێ بۆ خۆی یا کرێگاریگا ئیشێ بکە عیلاقی بە حکومەت دونە معاش نەوێ بە کوردەکەی ئیشی ڕۆژانە بێت وڵات تقریبا لە 120 هەر لە 120 بە شتێک ناگەی بە ئامانجی خۆ لە وڵاتەیە بەڕاستی کەس ناگە بە ئامانجی خۆی ئامازێکی باشت نەبووە هیچ باش ئەمە تەمەڵی تاکی کووردە یان زوروف و وەزعەکە وا خۆڵقاوە کە مرۆڤ نەگات بە ئامانجەکانی خۆی نا لە وڵاتانە کابرا چۆر شەق لە تۆپێکە هەڵەیات بڕۆ ئەو هەموو خەڵکە ڕێزی بۆ دانێت ئەو هەموو خەڵکە پارێ ئەیاتێ بە ملیۆنەها دۆلار وەرئەگرێت کە لەوانێ بەس خزمەتیش بەخۆی کە خزمەت هیچ کەسێکی تر ناکات بەس لەم وڵاتەیە تۆ ئەو خزمەتەش ڕەنگە بە خەڵکیشی بکەیت هێشتا خزمەتی خۆتە پێ ناکرێت ئایا جەوەکەی ئێمە بیئەکەیمە وایە بیەکەی ئێمە بەڕاستی ئاوایە تۆ هەرچیەکبی هەرچیەکبی ئەگەر نازانم ئێستا بدەنەوە ئەشادەشتە بێ کە مەسئولێک شتێک لە پشتەوە نەبوو هیچت پێ ناکرێت هیچی نی یعنی قەناعەتەکەی کابرا هەیە هیچ نییە هیچ عەقڵی هیچیشی نییە بڕۆ گەورەترین مەنسەب و گەورەترین مەسئولێتیان داوات لە وڵاتەیە کابرا شەیە سێرەکەی 5-6 ئەشادەی هەیە و وا لە برسامرێ باشە بڕوا بەخۆبوون و کۆڵنەدان تا چەند بەرنامەی ژیانی تۆ بووە وەڵانجا من هەر بڕوا بەخۆبوون هەر ئیشەکەم هەر بڕاشم بەخۆمەوە هەتا و ڕۆژێژ ئەمرم هەر بڕام بە جارە بڕام بە حیزب و میزب و ئەمانە هەر نییە هیچ هەوڵەکانی خۆتان هەوڵی خۆم باشە دوا پەیامە چێ بۆ خەڵک بۆی بەردەوام هەوڵ بن تێبکۆشن وەڵان جای خەڵکە بێ هەر هەوڵدا بەڕاستی بەڵام هەوڵدانەکەش خەڵک هەر چەندێکە هەوڵدا ئێستا فەرموم چاخانەیە بە بەیانی بچێ زەریبەی دێستێنن ئەوەی دێستێنن بەلایشکە غەرامەیەکن وای دیەکەن لە کاسبێکی خۆشی سار بێتەوە نیکە یعنی تۆ بەڕاستێکی ئێستا من بۆ خۆم لەما ئیش و کارم هەبێ کاچم بۆ زەریبە سیرەکەی ئەم ساڵ 300,000 پار 300,000 ئەم ساڵ بۆ تەکەن بە 700,000 لەسەرەوەی کە ئیش و کار و کاسبی نییە هیچ شتێکیش نییە بەڵام چی زەریبە و بازیان هەمووی دووقات و سێقات گران کردووە بە هەموو شتێک هەوڵەکان لەم وڵاتە و لەم کوردستانەدا تەنها هەر کولەمەرگێک و هیچی تر هەر کولەمەرجێ و ئیتر هەتا ئەو ڕۆژە شەمری کەس ئیسراحەت لە خۆی ناکرد لە عێراقیە چونکە هیچ کەس هەتا ماوین چامان بە پیاوێکی باش ناکەوت بێ سەرکردایەتی ئەم میلەتی بکە ئەوەی کە دێ و بۆ جیرفانی خۆی و تا هیچ شتێشتێک نییە هاوڵاتیەکان لە تاسڵجەوە پەیامەکانیان بۆ جۆرەیە کە ئەڵێن ئێمە هەوڵی خۆمەمانە داوە ڕەنج و ماندووبوونێکی زۆرمان کێشاوە بەڵام بیئەی کوردستان جەوی کوردستان وەزعی کوردستان کارێکی وای کردووە کە وەکو پێویست ئامانجەکەمان بۆ لێتە دی کە وەکو پێویست لە توانەکانی خۆمان نەگەین بە ئامانجی تەواو هاوڵاتیان درێخیان نەکرۆ لە هەوڵدان لەوەی کە هەوڵ بدەن ئامانجێک بەدی بێنن بەڵام کەشوهەوای هەرێمی کوردستان هێندە لەبار نەبوو بۆ خەڵکی هێندە خۆشنەوە بۆ خەڵکی تاکو لە ساوپەنای ئامانجەکانیانە بەحەسێنەوە ئێمەش لەخوا پاڕێنەوە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بگۆڕێت جەوی کوردستان بگۆڕێت وەک دەوترێ ئیمامێکی عادل بێتە ئەم خاکی کوردستانە و خاکی کوردستان بە عەدالەتی خۆی تێر بکات بۆ ئەوەی خەڵک لە هەوڵەکانیدا سەرکەوتوو بێت بۆ ئەوەی وەکو چایچێکەوتی خۆرێ چالێ نەنێم و کەس نییە لێم بکڕەوی ڕێژم بۆ یەکۆم هاوڵاتی بە ڕێزەوتی دوای 41 ساڵ لە هەوڵدان کە تەمەنێکە بەڕاستی لە 120 ئامانجەکان هاردێتی ئێمە هیوادارین کەس ڕز بە خەسار نەبێت هەموو کەس هەوڵەکانی جێگەی خۆشحاڵی خۆی و ماڵ و مناڵی بێت نەک تەنها ژیانێکی کولەمەرگی بێ و هیچی دیکە هیوادارین هەرێمی کوردستان وای لێبێت وەکو ئەو وڵاتانە چۆن کەسێک بە بەسیترین کار بە بەسیترین ئیش خۆشترین ژیان بەسەرەبات خەڵکی هەرێمی کوردستانیش ئاوای لێبێت نەک ڕەنجێکی زۆر و بەرهەمێکی کەم بێت باشی شوەر چاکی تەمەنت چەنە؟ تەمەنم 60 6 ساڵی یاخوا تەمەن درێژ بیت یاخوا لەگەڵتوە زۆر هەوڵەداوە لە ژیانتا لە ڕوخسارتە ئەی خوێنمەوە کە زۆر ماندوو دیاریت
ئەو هەوڵ حد نییە لە ڕۆژە ئەو هەوڵانەی کە جەنا بداوتن تا چەند لە هەوڵەکانی خۆت ڕازیت هەستە کرۆ بەرهەمێکی باشە هەبووە هەمان بەرەخوا بەزیابە باش خوا بەزیابە خوا بەزیابە سپاس بەخوا کۆڵەدان و وازنەهێنان و بڕوا بەخۆبوون لە وجودی توێ هەبووە ڕات بەخوا و خۆت هەبێ و هەوڵی بۆ بدەیت بەخوا و خۆت ئێتە هەرەوەیە زۆر کەسێک لەی ئەوە کاڵێ هیچمان بۆ نایەتە دی شمان بۆ بەرهەم نایە بۆ نمونە ئایا ئەمە تەمەڵی کەسەکە خۆیت یان نسیبی کەسەکە هەرەوە نەیە وڵی دوو ڕێ هەیە یان خی گەورە هەروەنەی بۆداناوە یان ئەوەیە خۆی تەمەڵە ئەتر ئەم دوو لایە یان خی گەورە هەروەنەی قسمت کردو بۆی داناوە یان تەمەڵە و سەری لێ دەرناچێ ئەتر باجی هەوڵدان و کۆڵنەدان تا چەند مرۆڤەکەینە بە ئامانجەکانی هەوڵ بیت و کۆڵ نەیت وڵا بە پشتیوانی خۆات و هەوڵ بە ئەگەی بە ئامانجی خۆت جا درەنگ یان زوو نازانی بەس بە پشتیوانی خۆات تۆ بە پشتیوانی خۆ هەوڵ بە بە یارمەتی خوا ئەو کاتە بە ئەنجامی خۆی دەگەیت جایان درەنگ یان زوو هەرپی یەکەی یان لەم دنیا یان لەو دنیا دوا پەیامت چێ بۆی خەڵک هەمیشە هەوڵ بە وڵا دوپەیام ئەوەیە ئەڵێم بە یارمەتی خوا هەر کەسە و لە ڕێی خۆیەوە ڕووکاتە خوا و پێغەمبەری خوا و هەوڵی بۆ بە بڕوا لەگەڵ ڕزامەندی خۆیان بڕوە تەمەنە چەنە تەمەنم 39 ساڵە تەمەن درێژ تا ئەو تەمەنەی کە هاتوویت ئەو هەوڵانەی کە بەڕێزی داوتن تا چەند لە هەوڵەکانی خۆت ڕازیت مەڵا لە سەتا هەفتای ڕازی هەشتاش ڕازی باشە ئەو هۆڵانی کە جەنا بداوتن هەستی کردووە بەرهەمێکی باشت هەبێت بۆ نمونە ئامانجەکەت هەبووە خانوێ بەکڕیان ئۆتۆمبیلیان ژن بێنی بنیان مناڵە هەبێت ئامانجەکوارە دەیشکور بلەخوا بەزیارە وڵا لەخوا بەزیاد وێ تۆ خانی خۆمێ سارم هەیە لەخوا بەزێک ئامانجم ماوە جارم ئەوان ماوەتی دوکانی خۆم نییە دوکانی کرێتیم ئەوان ئەسپاس دەکەم باشە قوربان هەوڵدان کۆڵەدان وازنەهێنان لە ئامانجەکان تا چەند مرۆڤەکەنێ بە ئامانجی خۆی هەموو شتێک خۆی شتێک وازام هەیە لەو بارەوە حەدیثی گەڵام پێغەمبەر ئەسەدەم ئەڵێ تکە ئاوێک دیکەدێت پەنی پێشنان تاکی نیم زەبەت ئەتکە ئاوێ دێتە خوارەوانێ بەردەکە چاڵ ئەکات ئەڵێ ئەولادینەکەڵێ بە باوکە بە ئەولادەکە ئەڵێت ئەڵێ ئینسانۆک ئەو تڵۆ بە ئاوا لە هەشتێک گینکی حتممە چۆنی خۆیەکات ئەو چۆن ئەوە جێ خۆی کردەوە بەردەکەی هین کرد بەردەکەی چاڵ کردەوە کە کونی کردووە کۆڵەدان زۆر میهمە زۆر میمە بڕوا بە خۆبوونیش بەڵێ بێگومان بگوانە ئەگاتن کەسانێک هەن دایم بۆڵە بۆڵیانە گلەوە کە نەڵێن ئێمە دەستێنە هەر ئیشێک دەستێنە هەر کارەمەمە نایەتەدی ئایا ئەمە نسیبی کەسەکە هەر ئەوەندێ خۆ ئەوەی پێبەخشیەوە یان بۆ ناب کەسەکە تەمەڵە تاوان هەردووکانە چۆن بڵین یەکەم شخوای گەورە ئەو ڕۆژکەلدایکە بی خی گەۆر ڕسقی دیاریەکە ئەم مرۆڤان چۆنە بڵین خی گەۆر ئەوەندی ڕسقادا دواش نیسان تەمبەڵی خۆشی دەورە بینێت تۆ لە ماڵەوە بخەی بڵێ وەڵام خی گەۆر ڕسقی بنێرەوە نەداوە نابێت ئەوە شتێکوان نیە ئەوە هەموو شتە بێت تا دەقێمرێ بێ هەوڵی خۆ بێت زای زۆر جاریشکە خۆ شتێکە نایێت تاقی تاکاتەوە وایە بێگومان وایە بێگومان تاقیبوونەوەی خی گەورە تۆ ڕۆژەکە لە دایکی لەدایی نەبووی وابزە ئەو کاتە خی گەۆر ڕسق تۆ دیاریەکات واپەیامت چێ بۆ خەڵک بۆی هەمیشە هەوڵ بن کۆڵ نەدەن وڵی پێم من ئەوەی بۆ هەموو خەڵکی بۆ هەموو بۆ مەلگاکە بۆ ئەوەیە کە بڵین ئەنی بەپی توانەی خوان هەوڵدەن تی خی ڕستش لای خی گەورەیە ئەوە تا هەرچیە بینی مەکتەبی تاوا گرۆ بخۆی بێ کرێکاریەکە هەرچی ئەوە تا تەلەبەی زانکۆیە تاوای گردووە ئیشەکە لەگەم منە کرێکاریەکە کەس نابێت چاوەڕێی حکوومەتکەین وا مالیاتۆ ئەمەمان بە هیچ حکوومەت هەر نەماوە کابرا هەیە هیچ نییە هیچ عقلی هیچیشی نییە بڕۆ گەورەترین مەسەب و گەورەترین مەسئولێکیان لاوە لە وڵاتەیە کابرا شەیە سێرەکەی پێ6 شەهادەی هەیە و وارە برسامرێت ئەوە هەوڵی خۆم ماوە و خوێندنیشم بەسەر کردووی تەواو کردو و پێچێ دەرەجەشم لە زۆرێک باشتر و بەرزتریش بێ بەڵام خەڵکێکەیە لە خوار منەوە بوو تاعینیش بوو من لە جێ خۆم وڵی تا چەند بڵم هەتا چەند من زۆر سپاسی خواکەم کە یەکەم شتی کە لە شێساغیەوە پێمەوە گەورەترین دەوڵەمەند و سەروەت و سامانە بۆ من کە بە ئازادی لە ناو ڕاستی ئەم بازاڕا ئیشەکەم و هیچ ترسێک و هیچ خەمێکم نییە ئەمە یەک وەکو لە هەوڵی شادچی لە تەمەنی 10 ساڵی مەوازم لە مەکتەب پێناوە نەخوێنوارێکم وەکو گەنجێک نەخوێنارم لە پێناوی چی لە پێناوی ئیش و کەسابەت و بژێوی ژیانی خۆما لەبەرەوەی احتیاجی کەسی نامرد نەبوو دەستی کەسی نامرد نەبوو یان لە تەقەی دەرگای ماڵەکەم نەدەن ئەوەنە قەرزاریت و ئەم شتانە ئێستا بەڕاستی سێرەکەی ئەمڕۆ قەرزێکی یەکجار زۆر خەڵک قەرزارە و تێگەی پێی نادرێتەوە و لەبەرەوەی پشتی بە مەعاش و موچە بەست من لەبەرەوەی هەر 20 ساڵەمەوە پێش کە زانی مەعاش و موچە هیچ نییە بۆیە وازم لە خوێندن هێنا کە خۆم نەخوێنەوار کرد تێگەی ئەگەر ئێستا منیش پشتم بەستا وەکو ڕەفیق و برادەکانم کە ئێستا
مامۆستان و دکتۆرن و چین و ئاوکو من لایە من چایەکە خۆن هەڵا خۆزگەمان بە خۆت کە ئێستا تۆ ئیشێک و بژەیەکی ژیانە بۆ خۆ دابین کردووە و ئەلەم شتانە یعنی من سوپاسی خواکەم ئێستا کە لەشێکی ساخیەوە پێم چوار پیاوی پیاوانە ئەناسم لە دوکانەکەما و ڕۆکەنە من و چاخۆنەوە بە ڕێز و بە احترامەوە یەنە ژوورەوە بە ڕێز و احترامەوە بەڕێیانەکەم و تێگەی بژێوی ژیانی خۆشمی پێپیاکەم نەخوا بێ بڕوا بەخۆبوون کۆڵنەدان تا چەند بەرنامەی ژیانی تۆ بووە بڕوا بەخۆ بوون لە بڕوا بەخۆبوونا زۆر یعنی بۆکو لە چی بوارێکە ئاین بڕوا بەخۆل بوون ئەو کارێک کە تۆ دەستاوەتێ هەر بەسیترین کار چایچێتی بۆ نمونە بڕوا بەخۆبوون وە کۆڵنەدان مرۆڤ زۆر جار ئەگەینێ بە ئامانجەکانی کۆڵ نەدەی بڕوای تاوا بەخۆت هەیە بڵێ من ئەم کارە ئەیکەم ئەم کارە قورس نییە من ئەیکەم مەحاڵ نییە تا چەند ئەمە لە وجودی دابوونی هەبووە وڵای وەکو بڕوا بەخۆبوون ئێستا مەسە وەکو کارەکە ئێستا سێرەکەی هەستەکەی ئەم کارەش وە لە بەرچاوەکەوێ هەستەکەی ینی هەواز لەم کارەش بێنی حەزەکەی بچیتە سەر کارێکی تر بۆ خۆپیاکەی چکە لە بەرەوەی بازاڕەکە نەماوە ئیشەکە نەماوە کەسابەتەکە نەماوە بێتاقەتەوی بە دیاری قۆریە چاوە تێگەی سێرەکەی قۆریە چاکەتە سووتێ بێ بیڕێژیت و قۆرێکی تر لێنیتەوە تێگەی یان سێرەکەی ئەگەر قۆرێکی تر لێنیت دڵێنەیە بیڕێژی بیر لەواکەی تۆڵی کاکە ئەم قۆریە چای من لێم ناوبای 5,000 6,000 ئەی ڕێژم قۆرێتر لێنێمەوە ئێ تۆ هەموو ڕۆژێ 3-4 بڕێژی 3-4 هیچ بەیاکەیت و 3-4 کری کارەبای لێ کری ئاوی لێ دەی کری کارەبای مۆلیدەی لێ دەی کری کارەبای ڕیسی لێ دەی کری دوکانی دەیکرێ ئەنووی لێ دەی بژێوی ژیانی پێ دایبیەکەی ئەمە 8 خاڵە تێگەی 8 خاڵ بە چایەک و بە ئاوێک بەڕێزت دواپەیامە چییە بۆ مرۆڤەکان بۆ هاوڵاتیان بۆی هەمیشە گەشتبین بن کۆڵ نەدەن بڕوان بە خۆیان هەبێت بۆی گەن بە ئامانجەکانی خۆیان بەڵێ وەڵا وەکو دواپەیان بۆ گەشتبینی و بۆ چی سێرەکە ئێستا هەمووی بێتاقەتە هەمووی حەدیەتە ئەم چاخانەی باسێکەت خوابی کە سەر نارتی بخوابی کە سەر ڕووداوت خوابی کە سەر گەلی کوردستان نازانم چی بزان ئەو هەواڵا بە پەلێ بزانین چیە و معاش نەها موچە نەها چی نەها یعنی سێرەکەی هەمووی مەشغوڵ بۆ بەوە یعنی سێرەکەی هەمووی ڕێی مزگەوتی لێ تێک چووە هەمووی بە چاقانە و بینەکانەوە بەس بە دیاری هەواڵەوە بە دیاری ئیخبارەوە بە دیاری ئەم شتانەوە تێگەی یعنی ئێستا تۆ هەمووی ئەگەر بێت و هیچ واز لە حکومت بێنی دەست لە حکومت شۆریدەوە میستوشدە بۆ خوا بەرێ هاوار بۆ خوا بکە بە ڕغبەتی منەم ژیانە چاکە بێ و تێگەی باش بەرەو باشترە ڕات و هەر خوایە هەموو فریاتەکەی بە هەموو ڕێک و بە هەموو شێوازێک منەچەنە سی تا چەند لە هەوڵەکانی خۆت ڕازیت ئەو هەوڵانی کە لە ژیاندا هەوڵت داوە وڵایجا هەمومان بەپی پێویستی هەر لە مناڵیەوە لە هەوڵ و کۆشا بووین بەڵامی تر ئامانجەکەی لەوانەیە بەپی پێویست نەبوو بێ نەی پێکادێت جەوی کوردستان وا بووە کە ئامانجەکان وەکو پێویست بۆ بەدینێت یان تەمەڵی خۆمانە شەرت نیە تەمەڵی بێت لەوانەیە جەوەکەوە ڕەخسا بێت کە ئامانجەکە بۆ نەپێکی دەوروبەرەکە زۆر جار لە هەوڵەکانی خۆت ڕازی بوویت تقریبا بەرهەمێکی باشە هەبووە بە هەمان شەوە تقریبا بڕوا بەخۆبوون و کۆڵنەدان تا چەند لە وجودی تۆدا بوونی هەبووە وەڵا بە دڵنیاییەوە ئەگەر بڕوا بوون نەبێت ناشتوانی بە دوای ئامانجەکانی خۆتا بگەڕێی هەمومان طبعاً هەوڵ و تەقەلای زۆرمان ناوە بۆ ژیان بەڵام ئێمە ئامانجەکەمان بەلاوە گرنگترە ئایا پێی دەگەینیان نە بەڵام ئێمە لە هەوڵ و کۆشاین و هاتا ژیانیش بەردەوام بێ ئینسانە بێ هەر هەوڵ و کۆشە بە هەتا تەمەنی پیری بە تایبەتی لە کوردستانی خۆمانە ئەبێ بەردەوام لە هەوڵابی باشە زۆر کەس هەیە گلەی ئەوە کە دەڵێ ڕەنج بە خەسارم بەرهەمێکی وام نییە چەند ساڵەتی ئەکۆشم نەمتوانی وە ئەوەی کە خۆم ئەمە بەدەستی بێنم ئایا ئەمان نسیبی کەسەکە و چارەنووسی کەسەکە هەر ئەمەندەیە یان جەوی هەرێمی کوردستان وا خۆڵقاوەکە نەتوانی ئامانجەکان بەدی بێنێت یان تەمەڵی کەسەکان خۆیانە زۆر جار چارەنووسی کەسەکە خۆی گەورە ئەوەی چارەنووسیوە و زۆر جاریش ئینسانەکە لە دەستی خۆیانە یعنی ئەوەی کە لە دەوروبەرێتی دیتر هەم ئایا حکوومەتە یان کۆمەلگاکەی ئەوەی بۆ ڕەخسێنێ ئێمە من بەش بە حاڵی خۆم خەریجی جامیعام 8 ساڵە مەزراوی چی تاوگرۆ قسمی لغاتی عەرەبی زانکۆی سلێمانی بەش بە حاڵی خۆم 8 ساڵە تەخەڕوجم کردووە و دیارە کەم تەرخەمی حکوومەتەکە کارە تۆ هەوڵی خۆت داوە من هەوڵی خۆم ماوە و خوێندنیشم بەسەر کردووی تەواو کردو و پێچێ دەرەجەشم لە زۆرێک باشتر و بەرزتریش بێ بەڵام خەڵکێکەیە لە خوار منەوە بوو تاعینش بوو من لە جێ خۆم
دوا پەیامە چییە بۆ خەڵک بۆی هەمیشە هەوڵ بن تێبکۆشن بۆی کۆڵە دەربن والله دو پەیامی من ئینسان نابێ کۆڵ بە ئینسان دایمەن بەرچاوڕوون بێ بێ ئومێدی هەبێ ئینسان نابێ مەیوز بێ ئەبێ بەردەوام لە هەوڵ و کۆشتا بێ هەتاکو بە ئامانجەکە ێگاوە پێشی نەگا گرنگەوەی هەوڵ و کۆشی بۆ بێ هاوڵاتیان سەبارەت بە هەوڵەکانی خۆیان ڕازگۆیانە و ڕاشکاوانە ڕاز و نیازی دڵی خۆیان بۆ کردین زۆرێک لە هاوڵاتیان پێیان وایە ئێمە هەوڵی خۆمان داوە لە هەوڵەکانی خۆشمان ڕازین بەڵام ئامانجەکانمان بۆ بەدی نەهاتووە هەندێک پێیان وایە چارەنووسی کەسەکە و نسیبی کەسەکە هەر ئەوەندەیە خۆ ئەوەی پێبەخشیوە ئەگەرچی هەوڵێکی زۆریشی داوە بەڵام خوا هەرەوەی لە چارەنووسیوە هەندێکی تر دەڵێن تەمەڵی کەسەکە خۆیەتی کەوەکو پێویست هەوڵ نادات و ناگە بە ئامانجەکانی خۆی بۆچوونێکی دیگەیە کە دەڵێت ئێمە هەوڵی خۆمانەمان داوە بەڵام ژینگە و چواردەور و حکومەت نەیتوانیوە توانەکانی بخاتە گەڕ و سوود لە توانەکانی خۆمان وەربگرین هەموو ئەم بۆچوونانە ڕاستن ئەمە ژینگەی هەرێمی کوردستانە کە مرۆڤەکان ئەگەرچی هەوڵێکی زۆریش بدەن بەڵام لەو لاوە ڕەنجەکانیان ئەبێتە ڕەنجی بێبەرهەم هەندێکیشان بە خۆشحاڵیەوە دەڵێن تا ڕادەیەکی باش هەوڵەکانی خۆمان لێ ڕازین و ئامانجمان بەدەست هێناوە ئەگەرچی زۆر ماندوین بەڵام دڵمان خۆشە و گەشببینین و ئومێدمان هەیە بۆیە زۆر گرنگە مرۆڤ قەدی ئومێد نەبێت هیوا بڕاو نەبێت هەمیشە هەوڵی خۆی بات ئەگەر چی کۆسپ و تەگەرێشی بۆ بێتە ڕێ بەڵام هەمیشە بڕای بەخۆی بێت و پشت بەخوای گەورە بەستێت بۆ بەدیهێنانی ئامانجەکانی مرۆڤ بەوە گرەی خۆی دەباتەوە کە کۆڵنەدەر بێت کۆڵنەدان و بڕوا بەخۆبوون دوو هۆکاری گرنگن بۆی هەمیشە ئامانجەکان بۆ بێتە دی ئەگەر چی کۆسپیشی بێتە ڕێگا بەڵام تۆ بە دڵنیاییەوە بە پشتیوانی خوا دەتوانی کۆسپەکان تێپەڕێنیت بۆ ئێمە هیوادارین هەوڵەکان بەردەوام بن ئامانجەکانیش ڕوون بن بەرچاوڕوونی هەبێت بۆی مرۆڤەکان بتوانن ئامانجەکانی خۆیان بەدی بێن و هەوڵەکانی خۆیان دڵخۆشیان بکات هەر ئەوەندە ماوە تۆ بڵێین گرنگ ئەوە نییە کەی بگەیتە سەرکانیەکە و تیونەتیت بشکێنی گرنگ ئەوەیە بگەیتە سەرکانیەکە پەیامی ئەم جارشمان لە تاسڵوجەوە لەگەڵ هاوڵاتیانە کۆتایی هات تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت